هەرچەندە ئەرچی سەرەکی سەرۆکی هەرێم پاراستنی ناو و ناوبانجی هەرێمی کوردستان و ڕێخستنەوەی نێوماڵی کووردە، بەڵام ئەگەر سەیرێکی مێژووی چەند ساڵی ڕابردووی دامەزراوەی سەرۆکی هەرێم بکەین بە دیاریکراویش 5 ساڵی ڕابردوو، ئەوە دەردەکەوێت سەرۆکایەتی هەرێمی کوردستان نەک نەیتوانیوە بەو ئەرکەی هەڵبستێت، بەڵکو بووەتە هۆی دروستبوونی کێشە و قەیران و پەرتەوازەی نێوەخۆیی. ئەو کارانەش کاریگەری ڕاستەخۆیان لەسەر شکۆی کوردستان لە ئاستی نێودەوڵەتی هەبووە. چاودێرێکی سیاسیش دەڵێت بەهۆی بەکارهێنانی پۆستی سەرۆکی هەرێم بۆ ململانەی تەسکی حیزبی لە ماوەی ڕابردوودا ئەو پۆستە لە جیاتی ببێتە خێر و بێت بۆ کوردستان بووە دەرد و بەڵا. لە ئەسڵدا ئەو پۆستە بۆ ڕەهەندی نیشتیمانی زۆر پێویستە. ساستی هەدزیان زۆر قازەنجی لێکرا، بەڵام لە کوردستان بووە دەرد و بەڵا بۆ پەرتەوازەی بۆ بەشێک لە ململانەیەکی زۆر تەسکی حیزبی تەنجاروەیە شەخسیش و گەلێ زەرەر و زیانی لە خەڵکی کوردستاندا وە جاریش وایە بووە بەشێک لە پەرتەوازەی پارچەکانی تری کوردستانیش. هەتا ئێستا وا بووە. زۆر دوعا و ئومێد دەکەین کە لە داهاتوودا ئەو پۆستە بەڕاستی بۆ کوردستان بەکاربێ. ئیش لەوە دەست پێیەکە سەرۆکی هەرێمی نوێ حیزبی دەمێنێ یا ئیستیقالەتدا لە حیزب، ئەوە دووڕیانی چاکسازی و خراپکاری ئەو پۆستی. کۆنتڕۆلکردنی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان لەلایەن پارتی دموکراتی کوردستان بەکارهێنانی بۆ بەرژەوەندی حیزبی و بنەماڵەیی وای کردو ئەو پۆستە بە دامەزراوەی نەبێت و بۆ خزمەتی کەسێک بەکار بهێنرێت، نەبێتە مەرجەعێک بۆ تەواوی لایەنەکانی کوردستان. پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان یاخود سەرۆکایەتی هەرێمی کوردستان وەکو موەسسەسە یعنی لە زەرورەتەوە نەهاتووە، دروست نەکراوە، بەڵکو زیاتر داتاشراوە. لەوانەیە سەرەتاکەی بگەڕێتەوە بۆ زۆرێک لە ڕێکەوتن و داباشکردنی پێگۆ پۆستەکان لە نێوان یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان، لەگەڵ ئەوەی کە مەسەڵەن زەرورەتێکی موەسساتی نەبووە کە دروستیش کراوە، قەرار بووە زۆرێک لە با بڵێن وەزیفەیەکی ئەوەی هەبێ وەزیفەی کۆکەرەوەی لایەنە سیاسیەکان، دروستکردنی کۆدەنجی لە هەرێمی کوردستان و هەروها خاوکردنەوەی ئەو ململانێ سیاسیانەی کە هەیە بەرەو توندوتیژی نەچێ، واتە هەشتر دەورێکی زۆرێک لە دەوری مەرجەعی هەبێت. بەڵام بینیمانە ئەزمونمان کردووە ئەو چەند با بڵێن چەند ساڵی ڕابردوو سەرۆکایەتی هەرێم نەیتوانی ململانەکان خاو بکاتەوە، بەڵکو بووە مایە دروستکردنی کۆمەڵێک کێشە و ململانەی و قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان هەروەک ئێستا دەبینین و لە دەورەی پێشوو بینیمان چ قەیرانێکی سیاسی گەورەی دروست کرد. جا بۆیە لە پاڵ ئەمەشدا موەسسەیەکی وا گەورە ینی دەبێتە بارگرانێکی داراییش لەسەر بودجێ هەرێمی کوردستان. ئەو کێشە و گرفتانەی کە لە ماوەی سەرۆکاتی مەسعود بارزانی لەسەر پۆستەکەی لە نێوەخۆی کوردستان دروست بوو، بووە هۆی دوورخستنەوەی لایەنەکان لە یەکتری و زیانی زۆری بە هاوڵاتیان گەیاند. بەڵام لەو کێشانە گەورەتر بڕیارە تاک لایەنەکەی بارزانی بوو بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم کە خەونی دەوڵەتی کوردی بۆ 100 ساڵ گەڕاندەوە دواوە. بە بڕوای چاودێرانیش ئەگەر نێچیروان بارزانیش لەسەر هەمان سیاسەتی مامی بڕوات، ئایندەی کوردستان بەرەو خراپتر دەڕوات. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.